پرسیارە لەستەم کە هەلومەرجی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری کۆمەلگا یعنی دروستی ئەکا یعنی کاتێک کە ژنان بەهۆی زەختی ئابوووریەوە کاتێک ژنان بەهۆی پراوێستخستنی سیاسیەوە بەهۆی پراوێستخستنی کۆمەڵایەتیەوە ئەو ڕۆڵە کۆمەڵایەتیانەی کە هەیەە لەناو کۆمەلگا ڕوبەڕووی ستەمێکی تر ئەبنەوە یعنی دوو جۆر لەستەم بەڕووی ژنانە هەبووە. ئەگەر پرسیارێک بکەین ئایا لە کوردستانە ژنان وەک هاوڵاتیەکی خاوەن ئەرک و ماف بە یەکسانی یان بڵێن بە دادپەروەری بەبێ جیاکاری حسابی بۆ کراوە ئێمە گەرم پرسیارە لە خۆمان بکەین ئایا مەسەن حساب چۆن کراوە بۆ ژنان لە کوردستانە ئەڵێن ژنان لە کوردستانە بە بەردەوامی ڕوبەڕووی پراوێز خستن بوونەتەوە یعنی ئێمە ناڵێن لە 100% بەڵام بە بەردەوامی پراوێز خستن هەبووە لە ڕووی یاسایی لە ڕووی ئیداری لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە یعنی لەم ڕەهەندانەوە ڕوبەڕووی ستەم بوونەتەوە. ئەگەر باسێک لەوە بکەین ئایا واقعی بەرەو پێشچوون و بەشداریکردنی ژنان لە هەرێمی کوردستان چۆن بووە یعنی واقعەکە چۆنە ئێمە ئەمانەوە وەکو خۆی بیخەینە ڕوو ئەو واقعی کە ئەمڕۆ ئەی بینین چۆن هاتووە و ئایا لە ئاست طموحی ژنانایە یان هێشتا ماومانە و خەباتی باشتری ئەوێ. بوارەکانی بەرەو پێگە و ڕۆڵی ژنان لە کوردستان ئەگەر بینە بواری یاسایی کە بوارێکی زۆر گرنگە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنەکان ئەگەر ئێمە باسی ئەنجومەنی پارێزگا بکەین بزانین ئایا ژنان چۆن بەشداریان کردووە لە ئەنجومەنی پارێزگاکانە کە لە ساڵی 2005 و 2013 دوو خولی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە چووە لە هەڵبژاردنەکانە ژنان بە پێی ئەو کۆتایی کە دانراوە لە 125 کورسیەکانیان پێکێناوە. ڕێژەی ئافرەتان لە پەرلەمان ئەگەر گوزەرێک بە سەریعی بکەین بە سەریە لە خولی یەکەم وە ساڵەکەی وە ژمارەی ژنانتیایە لە خولی یەکەمە لە ساڵی 92 حەوت ژن بوونە ئەندامی پەرلەمانی کوردستان لە خولی دووەمە 28 ژن لە خولی سێەمە 41 لە خولی چوارەمە بوو بە 34 جارێکی تر دابەزی لە خولی پێنجەمە بوو بە 33 و بۆ یەکەمین جار لە خولی پێنجەمە ئافرەت بۆ سەرۆکایەتی و سکرتێری پەرلەمان سەرکەوتن. ئەگەر بین لەسەر بواری دادوەری بزانین لە بواری دادوەریە حاڵی ژنان چییە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 23 ساڵی 2007 کە یاسای ئەنجومەنی دادوەریە ژمارە چواردەی ساڵی 1992 بەپی ئەم یاسایە پێکاتە دادوەریەکان تایبەتمەندی دادگاکان ڕاژەی دادوەری میکانیزمی دامەزراندنی دادوەران و داواکارانی گشتی چۆنەتی بەرزکردنەوەی پایەکان هەر یەکە ڕێچکەی تایبەتی خۆی وەرگرت و ژنان توانیویانە ڕۆڵێکی بەرچاو ببینن لە ناو دادگاکانە و ببن بە دادوەر ببن بە داواکاری گشتی ببن بە ئەو فەرمانبەرە یاسانی کە ڕۆڵی تایبەتی خۆیانە گێڕن تا ڕادەیەک بەرچاوە بەڵام هێشتا هەرماوێتی ئێستا لە کوردستانە 61 داواکاری گشتی ئافرەتمان هەیە 36 دادوەری تایبەت لە دادگاکانی تێهەڵچوونەوە هەیە لە کوردستانە 194 لێکۆڵەری دادیمان هەیە 289 یاردەدەری دادوەری جگە لە مافناس و یاساناس کە لە کەرتی تایبەتی و لە کەرتی گشتیە کارەکەن. بێنە سەر بواری بەڕێوەبردن کە هەرچی گرفتی ژنان هەیە هەمووی لە بواری بەڕێوەبردن و لە دەسەڵاتی جێبەجێکردنا بەڕاستی کۆبووەتەوە. ئافرەت لە کابینەکانی حکوومەتی هەرێما چۆن ڕۆڵی بینیوە و داتاکان چیمان پێڵێن لە کابینەی یەکەمە تەنها یەک وەزیری ئافرەتمان هەبوو وەزیرێکی بێوەزارەتیش بوو لە کابینەی دووەمە یەک وەزیرمان هەبوو لە کابینەی سێم و چوارەم کە دوو ئیدارەی جیاواز بوو ئەو کاتە زۆنی سەوز و زەردمان هەبوو لە هەولێر دوان لە سلێمانی 5 ژن وەزیر بوون لە کابینەی پێنجەم کە بە کابینەی یەکگرتنەوە ئەناسرێ جارێکی تر ئەم ڕێژەیە دابەزی لە جیاتی ئەوەی کە زیاد بکە لە کابینەی پێنجەما بوویەوە بە 3 وەزیری ژن لە کابینەی شەشەما یەک وەزیر لە حەوتەما یەک لە هەشتەما یەک لە نۆهەما جارێکی تر بوو بە 3 کە ئێستایە. ئەو کۆمەلگایانە گەشە پێدەرن بۆ پرسیژن کە سیستمی سیاسی و ئیداریان دوورە دامەزراوەیە و دوورن لە سەنتەربوونی کەسی بەرپرس دوورن لە سەنتەربوونی دەسەڵاتدارەکان لە بەڕێوەبردننی سەرجەمدام و دەستگاکانە یعنی ئەگەر شت سیستماتیک بوو دامەزراوەیی بوو هەموو شتێک بە ڕێچکەی خۆیان ڕۆشت یعنی دوورە بێ لە دەستی دەسەڵاتدارەوە
یعنی کاتێک کە منە ڕۆم وەکو هاوڵاتیەک ئەچمە بەردەم یاسا وەکو هاوڵاتیەک ماف و ئەرکی خۆمم بۆ دیارەکرێ نەوەک بە ئارەزووی خۆی دەسەڵاتدار ئایا منی بەدڵە ئەوی بەدڵە چۆن دەزوەرەدا لە ئیشەکەی من چۆن مافەکانی من بەرجەستاکە ئەمە زۆر زۆر خاڵێکی زۆر گرنگە بۆیە دامەزراوەیی بوون ئەو هەلومەرجە نمونەیە بەرهەمەیەنێ کە پاڵپشتی لە خۆگرتنی پرسەکانی ژنانە و زەمانەتکردنی مافەکانی هاوڵاتی